کارسازانی زانستیە کە سێ ساڵ بە جۆرەکان ڕاستاندنی بێگومان هەندێک بۆ چوونی هەڵە هەیە کە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر تاق یەکێ لەو بۆ چوونە هەڵانی سەبارەت بە ئۆتیزم هەیە هەندێک سەرچاوی پێشووتر ئاماژەی بۆ کرد کە ڕەنگە کوتانی سیانی بێتە هۆی تووشبوون بە حاڵەتی ئۆتیزم بەڵام ئێستانە هەموو سەرچاوە زانستیەکان و توێژینەوەکان ئاماژە بەوێن کە کوتانی سیانی هیچ پەیوەندێکی بە حاڵەتی ئۆتیزمەوە نییە و بە هیچ جۆرە ئەو مناڵانی کە خۆیان نەکوتون لەگەڵەوەی کە خۆیان نەکوتووە بۆ کوتانی سیانە هیچ ڕێژەیەکی زیادبوون تێوی نەکراوە لە سەرانسەری جیهانە دووەم بۆ چوون کە دیسان و بۆ چوونێک کە سەبارەت بێت کە ئۆتیزم پەیوەندیە بە تەمەنی باوانەوانێ بەڵێ لە ڕووی زانستیاوانێ زیاتر لە 11 توێژینەوەی ئاماژە بەوەیات ئەگەر بێت و دایکیان باوک تەمەنی 35 بۆ 40 ساڵ بەرەو ژوور بێت ئەگەری تووشبوونی مناڵەکانی بە حاڵەتی ئۆتیزم زیاترە وەک لە کەسێکی تر کەوا لە تەمەنێکی کەمتاشتە پرۆسی هاوسەریەوانێ و ئەم کاریگەریش بۆ تەمەنی باوکەکە زیاتر ئاشکرا وەک لە تەمەنی دایکەکە و تا تەمەنی باوک گەورەتر بێت ئەگەری تووشبوونی مناڵەکەی بە حاڵەتی یان بە شەپەنگی ئۆتیزم زیاترە وەک لە باوکێکی تر کاوا لە تەمەنی خوارسی ساڵیەوە بێت بۆ چوونی سێم کە دیسان و کاریگەری لەسەر کۆمەلگا هەندێک خێزانی سەفێربوون کۆمەڵی پشکنی زۆرەکەن بۆ حاڵەتی ئۆتیزم بە تایبەتی پشکنی جینات کە پارێکی زۆری تێچێ لە ڕووی زانستی هیچ پێویستیە ناکە ئەمە تەنها ڕەنگە وەکو پشکینێک هەندێک سنتەری ئەکادمی هەندێک زانکۆ بەم کارە هەڵبسێ بەڵام بۆ خێزان هیچ گۆڕانکارێک نابێت لە چارەسەری مناڵەکەیە واتە مناڵی ئەم خێزانە ئەگەر بوترێت لە ڕووی جینات و گرفتێکی هەیە یان گرفتی نییە هەر هەمان بەرنامەی ڕاهێنانە هەر هەمان کاری بۆ کرێ هەر هەمان جۆر پێویستە بۆی جێبەجێکرێ بۆی پێویست ناکە هیچ خێزانێک کە مناڵەکەی ئۆتیزمی هەیە یان گومانەکە ئۆتیزمی هەبێ پێویست کا پشکینێکی بۆ بکات بە فەحسی دیێنەی یان بە پشکین جینات پێ بڵێ مناڵەکەت ئۆتیزمی هەیە یانە ئۆتیزم هێندەی بۆ دەستنیشان دەکرێت کە نیشانەکان ئەبینێت و لیژنێک دیارە کرات ئەوە پێویستی بەوە نییە لە ڕێی تاقیەکان و دەستنیشان بکرێت لە ڕووی زانستی و سەرجەم ئەو بڕیارانەی کەوا ڕێنمایەکانی ڕێخای تەندروستی جیهانی سنتەری کۆنتڕۆڵکردنی نەخۆشی پەیمانگای نیشتمانی ئەمریکی بۆ نەخۆشی هەر سێکەڵێ بە هیچ جۆرێکی کوتان نەکتە ناکوتانی سیانی ڕێژەی توژن بۆ ئۆتیزم زیان ناکات کوتان هیچ زیانێکی نییە بەڵکو سوودێکی زۆر هەیە بۆ هەم باوەدەکان ڵێم ئەم بۆ چوونەکەی توێژنەوەیکی کۆنی ساڵی 1990 هی 27 ساڵ پێش ئێستا ئەم توێژنەوەی لە سەرچاوەکانە سەحب کراوەتەوانێ هیچ کارێکی زانستی پێ ناکرێت هەر کاریگەری بێ بەڵام لەی باوکە کاریگەرەکەی زیاترە ئەگەر باوک تەمەنی زیاتر خۆگەر هەردووکیان بە تەمەن بن ئەگەرەکە زۆر زیاترەکە بەڵام ئەگەر تەنها باوکەکە تەمەنی زیاتر بڵە کاریگەری هەیە بەڵام لە کۆمەلگەی خۆمانە زۆر کەم ڕواداکەکە تەمەنێکی زۆری و باوکەکە تەمەنێکی گەنجی هەبێ بێگومانم پانێڵە دەربارەی هەڵە باوەکانی کۆمەلگایە دەربارەی یەکێ لە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت کە ئۆتیزمە بەداخەوە ئێستا هەستەکەی پاشاگەردانیە هەیە ئێمە هەستی پێەکەین یعنی ژمارەیەکی زۆر تەشخیصەکەن ئەیکەن بە مناڵی ئۆتیزم کە لە ئەساسە ئۆتیزم نییە.